تۆمبارە زانیاری شۆکهێنەری قەبارەی گەندەڵی ئاشکرا دەکات مەتەڵی پارە شاردراوەکان چۆن هەڵێندرا ئاشکرابوونی پارەی شاردراوە لە نێو دیوار و باخ و بنمیچی خانووەکان بووەتە ترێندی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە جۆرێک هەر ڕۆژە و دەیان ملیۆن دۆلار و ملیارەها دۆلار لا چەندین شوێنە ئاشکرا دەکرێت کە کەس چاوەڕێی نەدەکرد دوایینیان هەڵگرتنی پارە بوو لا دەبەکانی ئاو و تورشی بەپێی چەند سەرچاوەیەکی میدیای عراقی تۆمبارە زانیاری وردی هەواڵگری لەبارەی شوێنی پارەکان بە عێراق داوە ڕاشی گەیاندووە بەپێی مەزەندەی دامەزراوەکانی ئەمریکا بڕی ئەم پارەی لە نێو ماڵی بەرپرسانی عراق شاردراوەتەوە کە پارەی دزی و گەندەڵیە زیاتر لە 6 ملیار دۆلارە کە نزیک دەبێتەوە لە موچەی ساڵێکی موچەخۆرانی عراق عەلی زەیدی ڕایگەاندووە هەر بەرپرسێکی باڵا ئەگەر دەست پێشخەری بکات و پارە بگەڕێنێتەوە دەستگیر ناکرێت و نادرێتە دادگا بەڵام ئەوەی بچینە سەر ماڵەکەی هەموو جۆرە ڕێو شوێنێکی دژدەگرینە بەر لا دوایین کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی بەشێک لە سەرکردەکان لە ئۆپراسیۆنەکان نیگەران بوونە داوایان کردووە پێشوەختە ئەگاداریان هەبێت بەڵام عەلی زەیدی داواکاریەکەی ڕەت کردوتەوە وتوێتی بە شێوەیەکی نهێنی و لە ناکاو بەردەوام دەبین تا دەرفەتی دەربازبوون و هەڵاتن دروست نەبێت وتیشی پرۆسەکە فراوانتر دەکەین ئاستیشی بەرزتر دەبێتەوە تا دڵنیا دەبین پارەکان بۆ خەزێنەی دەوڵەت دەگەڕێنینەوە تۆ پێت وایە هەموو پارەکانی گەندەڵی لە عێراق و هەرێم بخرێنەوە خەزێنەی گشتی؟